تونێلی میراوەیە لە سنووری قەزای شەقڵاوە. یەکێک لەو ژمارە تونێلەی لەسەر ڕێگای گشتی هامڵتۆن دروست کراوە. وا بڕیار بوو لە ساڵی 2014 تەواوی بڕگەکانی ئەو پرۆژەیە تەواو بکرێت و بخرێتە خزمەت هاوڵاتیان. بەڵام کەمتر لە 70% کارەکانی تەواوکراوە و بەشێکی زۆری پرۆژەکەش هەر لە ئێستاوە تێکچووە. ئەوە لە ئەستۆی کۆمپانیای یۆکسلی تورکیدایە کە تەواوی بکاتن بەشێکی ئیشی تێدا کراوە، بەشەکەی تری ماوە. ئێمە بە شێوەیەکی کاتی بۆ چارەسەرکردنی قەرەباڵغی هاوینان کە گەشتیارێکی زۆر ڕوو لە شەقڵاوە دەکات لەگەڵ پارێزگای هەولێر ساڵی پار بەشێکی دیاریکراو لەو ڕێگایەمان کردەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە گفتوگۆدان بۆ ئەوەی کە لە ماوەی چەند مانجی داهاتوو هەوڵ بدەن دەست بە کارەکانیان بکەنەوە و کارەکانیان جێبەجێ. بێگومان قەیرانە داراییەکان بەشێکی ئەم کێشەیان کە بەشێک لە بودجەی ئەو پرۆژەیە هەتا ئێستا لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. هاوکات لەگەڵ تەواو نەکردنی تونێلی میراوە، ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاریش لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و ئاو کارەبا و ڕێگاوبان و چاکردن و کۆنکریتکردنی کۆڵان و شەقامەکانی قەزای شەقڵاوەش ڕاگیراون. تا ئێستاش وەک خۆی ماونەتەوە. تەواوی پرۆژەکان لەوانەیە بودجەیەکی زۆری بوێ، بەڵام ئێمە لە بۆ قۆناغی ئەم ساڵ بودجەیەکی تایبەتمان نییە. هەتا ئێستا بڕیار بوو لەو 192 میلیارێکە لە بەغداوە بێتن 93 میلیاری لە بۆ تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان بێ لە بۆ پارێزگای هەولێر، بەڵام ئەوە هەتا ئێستا لە مفاوەزات و لە گفتوگۆدایە هەتا ئێستا هیچ دڵنیاییەک نییە کە ئەو بودجەیە دێت. ئێستا حکوومەتی هەرێم بۆ تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکانی قەزای شەقڵاوە چاوەڕوانی ئەو بڕەپارەی بەغدا دەکات کە بڕیارە بە مەبەستی پەرەپێدانی پارێزگاکان ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. بەڵام تا ئێستا گرفتە خزمەتگوزاریەکان لەو قەزایە بەردەوامیان هەیە و گلەیی و نیگەرانی زۆریشی لای هاوڵاتیان دروست کردووە. تێبینی زۆرینەی هاوڵاتیان لەسەر ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەت تێکچوونی پرۆژەکانە پێش ئەوەی بخرێتە خزمەت هاوڵاتیان. تونێلی میراوە لە سنووری قەزای شەقڵاوە یەکێک لەو تونێلانەیە پێش ئەوەی تەواو بێت بەشێکی بڕگەکانی ئەو پرۆژەی تێکچووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای شەقڵاوە.